ئەوەنە نەکەنە کەناڵەکانە ئەراوەسەی لێ بگەن خۆیان هەرچیەگەر هەردوو جابابی کەنچی لە بابەتە گۆڕێخۆ ئەوان لەوەتی هەن هەر بەو جۆرن ئێستا تۆزێ ژیر بوونەوە عەقڵی ئەعلامیان هەیە و کەمێ خواخێری وڵاتانی دەوروبەر بن و سێفێریان کردوون کە چۆن ئیش بکەن ئەجینا خۆ ئەوان چی ئەزانن دەبا هەر بیکەن چیان پێکرێت پێت وایە بۆ چوونی خەڵک بە قسەکانی ئەوان بگۆڕێت هیچیان پێ ناکرێ ئەوان لە 76 ساڵەوە خیانەتاوە جانە بە 76 ساڵ هاتایتر گوێی پێمەدەن با بۆ خۆیان هەر قسە بکەن ئەگەر خەڵک گوێی پێ نەدا و تەمەشان نەکەن ئەوان شوان ناکەن بەس ئێوە مەسان مەدەن خەڵکی کەرکووک ئەم دوو کەناڵە فیتنەیە بێنە ناو شارە بڕۆنە هەرچی شوێنە ئەمە جانی ئەم زەمانەیە ئەم دوو کەناڵە فیتنەی ئەم زەمانە لە توش ئەم کاتت باش زۆر سوپاس هەموو کاتی ئەوە باش بێت تەوەری تۆ کراوەی وانە بەڵێ بەڵێ ئەو برادرە ئێستا تەلەفۆنی کرد بەر لە من قسە لەسەر پارتی و ئەو شتانە ئاکەن وەڵی خۆی لە ڕاستیە لە ڕاستیە لە 16 ئۆکتۆبەر بۆ یەکێک بووم لە ناو کەرکووک یەکەم کەس بوو خۆم ڕام کرد بەڵێ بینیم هەموو هێزەکانی پێشمەرگە کەوایەکێتی بوون هەمووی ئەکشاوە بەردووا ڕۆشت بەڵام هێزی پارتی لەسەر کەسەکە 50 شەهیدیدا کامە شەهید ئەی بۆ ئەعلامی پارتی هیچ باسییان نەکرد هیچ لافیتێکمان نەبینی بە گەڕەکەکانەوە لە هیچ کەناڵێکا باسی شەهیدێکی پارتی نەکرد خۆم لەوێ بووم کاک مەسعود بارزانی ڕئیس مەسعود بارزانی وتی کاکە نیو سەعات شەڕ بکەن من هێستان بۆ ئەنێرم بەڵام ئێوە چیتان کرد هەمووتان کشانەوە وابوو اینجا کاکە ئێوە یەکێتی خوێنی ئەم خەڵکی عنی بە کەمەزانن خوێنی ئەو 50 شەهیدە بە کەمەزانن بەڵێ دەست خۆش سوپاس خاڵی گەڕم بە واتەی مانگێک بەس چی ئاگری نەورۆز لە ناو کەرکووک بکاتەوە ئێوە بۆ نەتان کرد ئەگەر بۆ ڕۆژێکیش وایە بۆ بەغا ئەچوو ئەیوت بەس ئاگری نەورۆز ناو کەرکووک بکەمەوە بۆ باش لێ گەڕن توخوا با قسە بکات باشە چیتر هیچ ترت ما بیڵێ نەخێر زۆر سوپاس دەست خۆش سوپاس بۆ پەیوەندێکت کاتێکی خۆش بۆ بەڕێستان جارێ هەر لە قسەکردن تا کاکارزان دەروونێکی ئاسوودەند نەبوو چکە هەناسەکان بنەوە ئەک ئەهات زۆر قەلەقیش هینی نازانم شڵەژاوی کە قسەکاکەی وەگەوەی پێت وترابێ وا قسە بکە دواتریش ڕێز و درود بۆ گیانی پاکی هەموو ئەو شەیدانەی لە هەر قۆناغێک کە بوونەتە قوربانی خاک وڵاتمان و بە تایبەتیش کەرکووک نازانم ئەگەر پارتی 50 شەیدی دابێم 50 شەیدە لە کام داستانیا لە کام شەڕیا بۆچی ئەعلامی پارتی ئەوەندە نەیدایەوە بە چاومان خۆ گەر بەردێک لەسەر بەردێک دابنە ئەعلامی پارتیەیەکا بە هەرا و هەموو ڕۆژەیدا بە چاوی کەرکووکیەکانە ئەی بۆ باسی ئەم 50 شەیدەی نەکرد دواتریش ئەگەر قسە لەسەر ئەوواکەیت کە یەکێتی شەڕی نەکرد بێ و هەموو شەیدەی کە یەکێتی لە 16 ئۆکتۆبەردای ئەمە چی کاممان توخوا ڕێزی خوێنی شەیدەکانمان ناگری منیان تۆ دواتریش بیرت نەچێ گوناحبارە بی لە بەرامبەر کاکۆسرە دەگەرم قسەیە بکەیت چکە تا دوا هەناسە کاکۆسرەت بوومایەوە و فەوجەکەی کاکۆسرەت بوو شەڕی لە نێو کەرکووکدا کرد باسی کاگلاهور هەرمەکە لە بەرەوەی کاگلاهور بوو 2 ساڵ شەڕی داعشی کردەوە دژە تیرۆر بوو شەڕی داعشی کردەوە پێشمەرگەی یەکێتی و پێشمەرگەی کوردستان بوو شەڕی داعش کرد خەڵکی کەرکووک نابێ ئەم شتانەی لە یاد بچێت دوایش توخوا باەک تۆ پارتیەکان فلاش باگ لێ دەن و بێنەوە پێشچاوی خۆیان ئەوە کاگلاهور و هێزەکەی کاگلاهور و دژە تیرۆر بوو هات بە دەنگی هەولێر و پارتیەوە تا ڕزگارتانی کردو تاوەکو داعشنێتە هەولێرە خۆ نیوەی هەولێر چۆڵی کردبووی ترەمە ئەم قسانە چییە؟ دەستخۆش سپاسیش بۆ پەیوەندێکات و ڕێزی بۆ چوونەکانیش دەگرین پێمان خۆشە بەو جۆرە قسە بکەن بۆی خەڵکەکە ڕاستیەکەی بزانێت.